ئەو سێ ئاژەڵەکامانە بوون کە هانایان بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هێنا و ئازادی کردن. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وەکو چۆن ڕەحمەت و خێر بووە بۆ مرۆڤەکان، بۆ ئاژەڵەکانیش خێر و بەزەیی بووە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لەبارەی پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بێ دەفەرموێت وما أرسلناك إلا رحمة للعالمين. سەحابەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەجێڕنەوە. ڕۆژێکیان پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە شوێنێکدا قسەی بۆ دەکردین. باڵندەیەک چەند جارێک هاتە سەرسەری پیرۆزی پێغەمبەر و بە گوێچکەیدا دەیچرپان. لەناکاو پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمووی چێ لە ئێوە بێچوەکانی ئەو باڵندەی بردووە؟ یەکێک هات و وتی من بێچوەکانیم بردووە ئەی پێغەمبەری خوددا. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێی فەرموو بێچوەکانی بۆ بگەڕێنەوە و بەزەیت هەبێت بەرامبەری. پیاوەکەش بێچوەکانی بۆ گەڕاندەوە بۆ باڵندەکە. ئەبوبەکری سدیق ڕزای خۆی لەسەر بێ دەڵێ حوشترێک لە ناو باخێکدا هەبوو، هەر کەسێک لێ نزیک بکەوتایەتەوە بەلەقە پەلەماری دەدا. پێغەمبەر چوو بۆ لای حوشترەکە، بینیمان حوشترەکە سەری چەقاندە خۆڵەکە و چووە بەردەمی پێغەمبەر و شەکوای حاڵی خۆی بۆ کرد و پێیوت ئەی پێغەمبەری خوا من تەمەنم زۆرە و خاوەنەکەم بارێکی زۆرم لێ دەنێت و خواردنی کەمیشم پێدەدات. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە خاوەنەکەی وت حوشترەکەت شکاتت لێ دەکا، بەزەیت پێدا بێتەوە و خواردنی باشی پێبدا. خاوەنەکەی وتی لەبەر خاتری تۆ حوشترەکە ئازاد دەکەم با بڕوات. پیاوێکی دەشتەکی ئاسکێکی ڕاو کردبوو بە گوریسێک لە دارێکی بەستبەوە. کاتێک پێغەمبەری خوا بەلایدا تێپەڕی بینی کابراکە خەوی لێکەوتووە و ئاسکەکەش گوانەکانی لە شیردا ڕەق بوون. ئاسکەکە هەنای بۆ پێغەمبەری خوا هێنا وتی ئەی ڕەسوولی خوا بەرمدا دەچم شیر دەدەم بە بێچوەکان و دەگەڕێمەوە. پێغەمبەری خوا فەرمووی ئەی ئەگەر نەگەڕایتەوە ئاسکەکە وتی خوای گەورە هەموو سزای تاوانباران لەسەر من جێبەجێ بکە ئەگەر نەگەڕامەوە. ئاسکەکە ڕۆیشت و دوای شیردان گەڕایەوە و لەو کاتەی پێغەمبەری خوددا خەریکی بەستنەوەی قاچی بوو کابراکە خەبەری بۆ وتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر حەزت لێتی بۆ خۆتی ببا. پێغەمبەری خوا بە کابرای گوت ئەگەر پێت ناخۆش نییە لەبەر خاتری خوای گەورە ئازادی دەکەم و قاچی ئاسکەکەی کردەوە و ڕۆیشت. کابراکە دەڵێت گوێم لە ئاسکەکە بوو تاون بوو هەردەیوت لا إله إلا الله محمد رسول الله. ئەوەیە بەخشندەی و میهرەبانی پێغەمبەری خوا کە ڕەحمەت و میهرەبانی بووە بۆ هەرچی دروست کرا.